چەند مانگێکە کارکردن لە پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای کفری کەلار دەستی پێکردوێتەوە. لەو ڕێگایەدا دروستکردنی دوو پردی گەورەشی تیادایە، بەڵام لادانە کاتیەکانی چاکردنەوەی پردەکان بۆتە هۆکاری کەوتنەوەی ڕووداوی هاتوچۆ. شۆفێران دەڵێن کۆمپانیای جێبەجێکار ڕێنمایی ئاگادارکردنەوەی پێویستی لەسەر ڕێگاکە دانەناوە. ینی شتێکیان دانەنا کە ئیشارەی مروری کە ئەوەی قانونی بێ لە ڕێگەی قانونەوە کە داینن هیچ شتێکیان دانەناو، هیچ ئامادەکاریێکیان نەکردووە. بەڕاستیەوە من یەکەم کەسیش نیم، ینی ئەوە بووەتە دەور سێ چوار حادسە لەوێ، ینی لە دوای حادسەکەی من هاتنە عەلامەیان دانا و ئەمجارە هەم هەنێ ئامادەکاریان کردووە. لە ماوەیەکی کەمدا چوار ڕوودا و بەهۆی لادانی کاتی ڕێگاکەوە دروست بووە، بە تایبەت شەوانە و کاتی باران بارین. پۆلیسی هاتوچۆ نەبوونی هێماکانی ئاگادارکردنەوە بە نایاسایی دەزانێت، لایەنی پەیوەندداریش بە دوواداچوون دەست پێ دەکات. بەڵێ ئەو کۆمپانیای ملزەمەکە ئەو ڕێگایەکە دەگرێتە ئەستۆ بۆ چاکردنی یاخود بۆ نۆژەنکردنەوەی، پێویستە ئەو کۆمپانیایە ئەو تەواوی هێماکان بکرێتە ئەستۆ و دایبنێت و ضرورەتە لە دووری 100 بۆ 150 متر دەبێت ئەو هێمایانە دامرێت بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکە هیچ نەبێت ئەو لێخوڕنەی ئاسایی بکاتەوە بگاتە شوێنەوەی تووشی ڕووداوی هاتچۆ نەبێت. ئەو هێمانەی کە دانراوە بە پێی ستاندەرێکی ئەندازەی دانراوە لە شوێنەکەدا، وەکوتم ڕەنگە لە ئێستادا ئەوەی کەش نەشما بێ دووبارە بەڵێندەر فەرمانی پێکراوە کە لەو شوێنانە ئەوانەی کە نەماوە بە هەر هۆکارێک بێ دایبنێتەوە بە دوواداچوونی بەردەوامیش بۆ کەیسە دەکەین. کارکردن لە پرۆژەکەدا بەردەوامە و هێشتا سەرەتای کارەکانە. شۆفێران و پۆلیسی هاتوچۆیش جەخت دەکەنەوە کە کۆمپانیای جێبەجێکار لەسەرەتی سەلامەتی گیانی هاتوچۆکەرانی ڕێگاکە بپارێزێت. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.